حکومەتی هەرێمی باشووری کوردستان داوای کۆبوونەوەی لایەنە بەشداربووەکانی دەسەڵاتی باشووری کوردستان دەکات و لایەنەکانیش ڕەتی دەکەنەوە لەگەڵ حکومەت کۆببنەوە. لە کاتێکدا کە هەرێمی کوردستان لە گێژاوی قەیرانی سیاسی و ئابووری و پەلەقاژەی مەرگێتی و پەرلەمان پەکخراوە، لایەنە سیاسەکان لە حکومەت وەدەرنراون. دوێنێ سەرۆکایەتی حکومەتی هەرێمی کوردستان لە ڕاگەیەندراوێکیدا لایەنە سیاسەکانی هەرێمی بانگێش کردووە بۆ کۆبوونەوە دەربارەی قەیرانەکانی هەرێم و خستنە ڕووی ئامار و داتاکانی خەرجی و داهات و چۆنێتی چارەسەرکردنی کێشەکان. بەڵام لایەنە سیاسەکان ئەو بانگێشتیانی سەرۆکی حکومەتیان بەکات کوشتن بەناو کردووە. چاودێرانی سیاسیش دەڵێن ئەگەر بانگشتەکەی حکومەتی هەرێم دەرئەنجامی ڕاگەیاندنی بەرەی ناڕەزایەتی گەل و ئەگەری سەرهەڵدانی خۆپشاندانی جەماوەریە لەو بارەیشەوە وتەبێژی بزوتنەوەی گۆڕان شۆڕش حاجی ڕایگەیان ئەوان بەشداری کۆبوونەوەی پێشنیارکراوی سەرۆکایەتی حکومەتی هەرێم نابن و وتیشی سەرەتا دەبوایە حکومەت داوای لێبوردنی لە هاوڵاتیان بکردایە و دواتریش پەرلەمانی هەرێمی کارا بکردایەتەوە. هەروە ئەندامی ئەنجومەنی جێبەجەکاری یەکگرتووی ئیسلامی کوردستانیش عومەر محەممەد ڕایگەیاندووە ئەوان هێشتا بە فەرمی بانگێشت نەکراون. هەر سەبارەت بە قەیرانەکانی باشووری کوردستان ئەمڕۆ لە شارۆچکەی سۆران سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ لە پەرلەمانی هەرێمی کوردستان مەروان گەڵاڵی ڕایگەیان قەیرانەکانی هەرێم حیزبین و دەستکردن بە دانیشتنی ڕۆتینی و چارەسەر ناکرێ و هەڵوێستی حکومەتیش جددی نییە بۆ چارەسەرکردنی کێشەکان. ئەو قەیرانانەی کە دروست بوون لە هەرێمی کوردستان لە سەرەتاوە پاشەوەی کە حکومەتی هەرێم ئەو هەنگاوەی دەستی بۆ قوتی هاوڵاتیان برد ناکرێتن بۆ چارەسەرکردنی قەیرانە داراییەکان کە دروست کراون دەست بۆ قوتی خەڵک و جەماوەر ببرێتن. و ئەو هەڵوێستەی حکومەتی هەرێمیش بەداخەوە کە حکومەتێکە شکست خواردووە، حکومەتێکە 3 مانگ زیاترە دانیشتنی خۆی نەکردووە بۆ قسەکردن لەسەر ئەو هەموو قەیرانانەی کە لە هەرێمی کوردستان داهن. قەناعەتم وایە ئەو حکومەتەی ئێمە ئەگەر حکومەتی هەر وڵاتێکی دیکەبایە لە مێژ بوو دەستی لە کار کێشا بووەوە، کاری ئەوان نییە. ئەو جا خاڵێکی دیکەی زۆر گرنگ تەماشا دەکەین حکومەتی هەرێمی کوردستان هەر کاتێکی کە بیەوێتن بڕیارێک بداتن ئەو بڕیارە لە ساڵحی چەند کەسێک بێتن لە ناو هەرێمی کوردستان و دژی خەڵکی هەرێمی کوردستان بێتن لایەنە سیاسەکان کاندەکان نمونەشم ئەوەیە بەڕاستی بۆ ئەوەی کە قوت بڕینی خەڵکی بەپەلە دانیشتنی ئەنجومەنی وەزیران کرا و قوتی خەڵک و ڕۆژ بە ڕۆژ هەرێمی کوردستان بەرەو قەیراناویتر دەبرێت. لە یاد نەکرێتن ئەو بەڵێنانەی کە بە خەڵکی هەرێمی کوردستانتان داوە جێبەجێ بکەن دەنا وەڵڵاهی ئێمە دووچاری کۆمەڵە هەڵوێستێکی خەڵک و جەماوەر دەبینەوە کە هەموو لاکشم ئەگەر حکومەتی هەرێمی کوردستان بە جددیتی بۆ چارەسەرکردنی ئەو قەیرانانەی کە دروست کراون لە جیاتیەوەی کە لایەنە سیاسیەکان بانگێش بکاتن دۆخی هەرێمی کوردستان قەناعەتم وایە لەسەر هاویەیە. دەیانەوێتن شکستەکە هەموو خەڵکە سیاسیەکە و پەرلەمانتارانی تێوە بگلێنن.